بینەرانی بەڕێز و خۆشەویست تا دەیگرژیەکانی نێوان ئێران و ئەمریکا پەرەدەستێنێت. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر گرژی واڵۆزیەکانی نێوان ئێران و ئەمریکا و کاریگەریەکانی لەسەر عێراق و ناوچەکە دەکەین. بە میوان دەرێک لە بەڕێزان ئەرکان ئەحمەد جاف شارەزای کاروباری ئێران لە ستودیۆی سەرکێڕوا لە هەولێرەوە کار و خوژنا و سەرۆکی ئەنیسوتی توێژنەوەی ئەمریکی کوردی تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینی. تا دێت گرژیەکانی نێوان ئەمریکا و ئێران زیاتر دەبن. فەرماندەی سوپای پاسدارانی ڕەوانەکردنی کەشتی فڕۆکە هەڵگر بە جەنگی دەرونی ناو دەبات. لە چەند ڕۆژی ڕابردوو ئەمریکا چەندین کەشتی فڕۆکە هەڵگر و فڕۆکەی جەنگی ڕەوانەی ئاوا نێودەوڵەتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردووە. لەم بارەیەوە ئاژانسی هەواڵی فارس بڵاوی کردەوە. حوسەین سەلامی فەرماندەی سوپای پاسدارانی ئێران ڕایگەیاندووە ڕەوانەکردنی کەشتی فڕۆکە هەڵگر لەلایەن ئەمریکاوە بۆ ناوچەکە جەنگێکی دەرونیە. سەلامی ئەوەش دەخاتە ڕوو هیچ ئەگەرێک لە ئارادا نییە کە ئەمریکا هێرش بکاتە سەر ئێران. ئەمریکا توانای ئەوەی نییە جەنگ دژ بە ئێران هەڵگرسێنێت و ناوێرێت ئەمە بکات، چونکە خۆی دەپارێزێت لە هێزەکانی بەرگری ئێران و لەوە دەترسێت زیان بەر کەشتیە فڕۆکە هەڵگرەکانی بکەوێت. لە درێژەی کاردانەوەکانی بەرپرسانی سەربازی ئێران ئەمیر عەلی حاجیزادە فەرماندەی بۆشایی ئاسمانی سوپای پاسداران ڕایگەیان فڕۆکە هەڵگرێکی جەنگی و ڕەوانەکردنی 6,000 سەرباز لەلایەن ئەمریکاوە لە ڕابردوو بۆ ئێمە هەڕەشە بوو. بەڵام ئێستا ئەوە هەلێکی گونجاو ئەگەر ئەمریکا هەر جوڵێ بکات لەسەریان دەدەن. لای خۆشیەوە مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ CNBC ئەمریکی ڕایگەیان ئێران هەڕەشەیەکی چالاکە بۆ بەرژەوەندەکانی ئەمریکا لە خۆرهەڵاتی ناوەڕاست و بۆ حاڵەش کۆشکی سپی لە دەرفەتی وتوێژ لەگەڵ تاران پێشوازی دەکات. وەزیری دەرەوەی ئەمریکا ئاماژە بۆ دەکات ئەمریکا بە دوای شەڕدا نییە. نامانەوێت لێکدانەوەی هەڵەمان هەبێ. مەبەستی ئێمە شەڕ نییە. مەبەستی ئێمە پێکێنانی گۆڕانە لە ڕەفتاری دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێران. لەلایەکی ترەوە حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئیسلامی ئێران ڕایگەیان ئەو گوشارە سیاسی و ئابووریانەی دوژمنانیان کردویانەتە سەر وڵاتەکەیان جەنگێکی تەواوە کە لە مێژووی شۆڕشدا وێنەی نەبووە. حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئیسلامی ئێران لە میانەی کۆبوونەوەی لەگەڵ چالاکانی سیاسیدا لە تارانی پایتەخت باسی لەو سزایانە کرد کە ئەمریکا بەسەر ئێراندا سەپاندوێتی. سەرۆکۆماری ئێران باسی لەوە کرد ئەو ڕەوشەی ئەمڕۆ ڕوبەڕووی وڵاتەکەیان بۆتەوە لەوەی لە جەنگی ئێران عێراق ڕوبەڕووی بوونەتەوە باشتر نییە و لە میانی جەنگدا لە هاوردەکردن، هەناردەکردن، فرۆشتنی نەوت و سیستەمی بانکی کێشەیان نەبوو، بۆیە دەبێت هەموو ئۆرگانەکان یەک هەڵوێز بن. لە دوایەوەی بە بڕیاری دۆناڵد ترامپ لە مانگی ئایاری ڕابردوو ئەمریکا لە ڕێکەوتنی ئەتۆمی 5 شایەوە گرژیەکانی نێوان تاران و واشنگتۆن ڕووی لە ئاڵۆزی کرد. لە مانگی 11 ساڵی ڕابردووشدا ئیدارەی دۆناڵد ترامپ چەندین سزای بە دوو قۆناغ بەسەر ئێراندا سەپاند کە هەر یەک لە کەرتی نەوتی ئێران و بانک و کانزاکانی گرتەوە. بینێرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاک ئەرکان ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەخێر بێن. سەبارەت بە فشارەکانی ئەمریکا بۆ سەر ئێران کە تاکو دێت زیاد دەبن، ئایا ئەم جارە ئێران ناچار دەبێت کە مەرجەکانی ئەمریکا قبوڵ بکات بۆ گفتوگۆ؟ بەناوی خۆی گەورە سڵاو لە بەڕێستان و لە بینەرانی بەڕێزیش. ڕاستی پێشینەی فشارەکانی ئەمریکا بۆ سەر ئێران مێژینەیەکی هەیە و بەتایبەتیش لە دوای سەرکەوتنی شۆڕشی ئیسلامی ئێرانەوە و لە هەر قۆناغێکا فشارەکان بە جۆرێک بووە کە کاریگەریەکی هەبووە بۆ سەر ئێران، بەڵام لە هەموو کاتێک فشارەکان ئێرانی ناچار کردووە بە بەشێک لە دانوستان لەگەڵ ئەمریکا، بەڵام بەگشتی دانوستانەکان کە لە ماوەی ئەم ماوەدا کرابێ سەرنجام تایە براوەی یەکەم و ئەوەی کە سوودی زیاتری بردووە ئێران بووە. کۆتایی دانوستانیشیان ئەمەی ڕێکەوتنامەی ئەتۆمی لێکەوتەوە کە هەر زوو ئەمریکا بۆ لەوە تێگەیشت و بە تایبەتیش لە سەردەمی حملەی انتخاباتی دۆناڵد ترامپ زۆر بە ڕاشکاوانە باسی لەوە کرد کە ئەمریکا
زۆر زەرری کردووە لەم ڕێکەوتنامەیە هەر بۆیە کە یەکێک لە بەڵێنەکانی حملەی هەڵبژاردنەکەشی کشانەوە بوو لەم ڕێکەوتنامەیەوە ئەوە نزیکەی ساڵێکیشی بەسەر چووە کە ئەمریکا لەم ڕێکەوتنامەیە کشاوەتەوە بۆیە گەر بڵین فشارەکان ئایا کاریگەری ئەبێ بۆ سەر ئێران و ملی پێکەچەکە و لەم یەک دو ڕۆژی ڕابردوو وتارێکم لە نووسیوە لە سایتی ناوەندی کوردستان بۆ لێکۆڵینەوە لە توێژینەوە قەیرانەکان بڵاو بۆ توێژینەوە لە قەیران و ململانیەکان بڵاو بۆتەوە لێوا بەڕوونی باسم لەوە کردووە هەموو جارێ ئەم ململانەیە ئەم فشارانە لەسەر ئێران کاریگەری هەبووە و لە ڕادەی گەیشتن بەلووتکە ئێران ملی داوە بۆ دانوستان بەڵام لە هەموو دانوستانەکانیشە ئێران زیاتر سوودی وەرگرتووە بەڵام ئەم فشارانەی کە ئێستا هەیە لەسەر ئێران بە دوو ڕێگە ئەیەوێ زیاتر ململانیەکان بەلایەکی دیکەدا ببا یەکەم ئەوەی کە وەکو هێزێکی نێوچەیی و بە هێز خۆی دەربخا و هەمیشە ئەوە ڕەتەکاتەوە کە هیچ ملێک بدا بۆ فشارەکانی ئەمریکا ئەمە لەلایەکی کێش کات بە فیڕۆ ئەدا بۆ ئەوەی کە بتوانێت ئەم ماوەیەی کە هەیە لە بەردەستی ترامپا کۆتایی پێبێ و لە حملەی انتخاباتی داهاتووە ئومێدێکی بەوە هەیە کە ترامپ دەرنەچێتەوە و یەکێکی کە بێتە شوێنەی و ئەوسا بکەوێتە دانوستان لەگەڵ حکوومەتی نوێی ئەمریکا ینی بۆ لە ئەمریکا جیاوازی هەستپێرەکرێت لە نێوان کۆماری و دموکراتیەکان سوارت بە مامەڵەکردن لەگەڵ ئێران و فشارەکانی سەری بەدڵنیایەوە سیاسەتی ئەو دوولایەنە بە بڵین سیاسەتی کۆماری و محافزەکان لە ئەمریکا سیاسەتی دەرەوە و ناوەوەیان جیاوازە و لە هەمان کاتیش ئەو حکوومەتانەشی کە لە ئێران ئەگۆڕێن بۆ نمونە پێش ئەم کابینەی یەکەمی حەسەن ڕۆحانی ئەمەزانین مەحموود ئەحمەدی نەژاد بوو کە کەسێکی زۆر تند لە بەرامبەر ئەمریکا و ئامادە نەبوو هیچ ملێک بدا بە فشارەکانی ئەمریکا هەتا هاتنی ڕۆحانی کە ڕۆحانی کەمێک وەکۆی خامنەیی ناوینا نەرمشی قەهرەمانانە هەندێک نەرمشی قەهرەمانانەیان لاون لەدا بۆ ئەویان نوان کە سەرنجام ڕێکەوتنامەی ئەتۆمی لێکەوتەوە و ئێستش بەمە گەشتووە کە ئایا بڵین پرسیارەکەەوەی ئایا ئێران مل ئەدا بەم فشارانە کە یعنی من پێم وایە تا کۆتایی هاتنی ئەم کابینەیە حکوومەتی دۆناڵد ترامپ ملی پێ نادات پێ دوای و توێژێک ناکات تا ئەم کابینێت تاوا دەبێت کە لە 2020 ساڵ بژارنی ئەمریکا سەرۆکاتی ئەمریکا بەڕێ پێ دوای و توێش دوورە ئەنجام دەدەن ئێران و ئەمریکا وتوێژ تا ڕادەیەکی زۆر ئاسۆکەی نادیارە دوورە بۆ چونکە ئەمریکا لە کاتی دەرچوونی لە ڕێکەوتنامە ئەتۆمیەکە ڕاگەیەندراوێکی 12 خاڵی بڵاو کردەوەتەوە بەپێی ناوەڕۆکەکەی چییە ناوەڕۆکی ئەم 12 مادە ئەوەیە کە ئێران ئەبێ بەڵێن بدات سەرچاوەداراییەکانی ئەوەی کە لە ئەمریکا ناوی بردووە گروپە تیرۆریستەکانی وەکو حوسیەکان و وەکو حیزب الله و وەکو حەشدی شەعبی لە عێراق یعنی سەرچاوەداراییەکانی ببڕێ وازی بە تەواوەتی واز لە پیتاندنی یۆرانیوم و کێشەی چەکی ئەتۆمی بهێنێ و ئێستش کێشەیەکی دیکە بۆ سەر ئەو زیادەکات کێشە موشەکیەکانی ئێرانە کە بە تەواوی ئەبێ وە کۆتایی بهێنێ بە تاقیکردنەوەی نوێی موشەکی و لە بەرامبەریشە ئێران باس لەوە ئەکا ئێمە کاتێک ئامادەین دانوستان لەگەڵ ئەمریکایە بکەین کە یەکەم بێتەوە ناو ڕێکەوتنامە ئەتۆمیەکە و دووهەمیش داوای لێبوردن بکات لەبەرەوە نە ئێران ملەدا بە 12 خاڵەکەی بەمەرجەکانی ئەمریکا و نە ئەمریکاش دیسانەوە جارێکی کە دێتەوە ناو ئەم ڕێکەوتنامەوە داوای لێبوردنیش لێرانک لەبەرەوە ئەگەری گفتوگۆکردن لەم کابینەی حکوومەتی ترامپا کەمێک من بە دووریێزانم. بەڵێ سوپاس دەکەین کاک کارۆخ سوپاس بۆ بەڕێزشتان قسە لەسەرەوە بکەین زۆر جار پرسیاریەوە دەکرێت کە ئەم شارانەی کە ئەمریکا لەسەر ئێران دروستی دەکات بۆچیە و ئەمریکا بە دیاری کراوی چی لە ئێران دەوێت؟ بەڵێ سلااو لە بەڕێزت کاک حەچیم و سلااو لە میوانەکەت و لە بینەرانی بەڕێزی کەناڵی پێم. دیارە کە دۆناڵد ترامپ وەکو سەرۆکێکی ڕاشکا و بوێر دەیەوێت کە حدێک بۆ ئەم باڵادەستی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دابنێ و دەیەوێت لە ڕێگای ئەم فشارانەوە ئەم سێ قۆناغی سزاکانی ئابووری ئەمریکا بۆ سەر ئێران پەلوپۆی ئێران بکە و ئێران بخاتەوە ناو سنوورەکانی و دۆناڵد ترامپ بە شێوەیەکی ڕوون و ڕاشکا و گوتوویەتی کە ئێران بەو شێوەی کە ئێستا مامەڵە دەکات لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پێی شێوەیەک جێگای قبولکردن نیە چونکە بەرژەوەندەکانی ئەمریکا و ئیسرائیلی لەو ناوچەیە خستۆتە مەترسیەوە بۆیە دۆناڵد ترامپ بەڕاستی دەیەوێت کە بەهۆی ئەم فشارە ئابووری و ئەم جەنگە ئابووری کە دەستی پێکردووە دەیەوێت کە ئێران لە پەلوپۆ بخەوە دەیەوێت کە بە ئێران بڵێ کە ئێوە بوونەتە سەرچاوەی ناسەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئێرانیش بەم عەقڵیەتەی کە 40 ساڵە لە ئێران بەرقەرارە پێم وانییە کە بڵێن ملکەت کا بۆ فشارەکانی ئەمریکا
بۆیە کە دەبینی کە ئەو گرژی و ئالۆزیی لێکەوتۆتەوە کە ئێستا لەم چەند ڕۆژەیە دەیبینین و ئەگەری زۆری هەیە کە لە داهاتوو ئەگەر گرژەکان بەرەو قۆناغی باڵاتر بڕۆن و ئێران ئەم تهدیداتە ئەلابیە جێبەجێ بکە کە باسی دەکا وەکو داخستنی گەروی هەرمز و بابلمەندە بوو یاخود هێرشکردنە سەر هەندێک لە بەرژەوەندەکان و مەساڵحی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوە بە دڵنیاییەوە هەموو ئامادەباشیە کراوە لەلایەن ئیدارەی ترامپ کە گورجێکی کەمەرشێنی سەربازی لە ئێران بوەشێنێ و نێڵێکە ئێران بەردەوامی بدا بەم باڵەدەستی کە هەیەی لە کارۆ بەڵێ ئەوەی کە بەڕێز و تەدیانی ئێستا کێشەی ئەمریکا لەگەڵ کابری ئێرانە پێ دوایە بۆیە زۆرتر فشارەکان چر بوونەوە لەبەرەوەی ئێران مەسەرەن وڵاتێکە ڕکابەری ئەمریکا لێرە بڵێن لە خۆرەڵاتی ناوەڕاست و دژاتی بەرژەوەندەکانی ئیسرائیل دەکات زیاتر پێ دوای لەم ڕوانگەیەوەیە بەڵێ بەدڵنیاییەوە ئێران یان کۆماری ئیسلامی ئێران لە ماوەی 40 ساڵی تەمەنیدا ویستویەتی کە وەکو زلهێزێکی ئەم ناوچەیە خۆی دەربخاوە ویستویەتی کە بەناوی هەناردەکردنی شۆڕشی ئیسلامی یاخود بیر و ئایدۆلۆژیای مەزهەبی بۆ دەرەوەی سنوورەکانی خۆی و هاوکاریکردنی ئەو گروپ و تاقمانەی کەوا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستن کە بەشەیەکی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ سەر بە ئێرانن هەر لە عێراقەوە بگرێت لە گروپەکانی حەشدی شعبی کە کۆمەڵێک گروپن هەندێک مەزەندە دەکرێت بە نزیکەی 65 گروپ کە نزیکەی 50یان لەم 65 سەر بە کۆماری ئیسلامی ئێرانن ئەمە لە عێراق کە وای کردووە دەسەڵاتێکی باڵای هەبی لە عراق و هەروها لە سووریا ڕژێمی ئەسەد دەبینین کە نەکەوتووە بەهۆی پشتگیری کۆماری ئیسلامی ئێرانە و هەروها لە لوبنانیش دەبینین کە حزب الله بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەهۆی پشتگیریە داراییەکانی ئێرانەوە توانیویەتی لەسەر پێی خۆی بمێنێەوە بەرەنگاری ئیسرائیل بێتەوە لەلایەکی تریش حوسیەکانی یەمەن بە هەمان شێوە ئێران بە شێوەی دارایی بە شێوەی سەربازی لە ڕێی چەک و جبەخانە و لەلایەنی سەربازیەوە هاوکاریی تەواوی حوسیەکان دەکات ئەم باڵادەستیەی ئێران کە لەسەر دەما یەک لە دوایەکەکاندا زیاتر و زیاتر باڵا دەستبێتەوە کو ڕێکەوتنامەی ئەتۆمیکە لە 2015 لەسەر دەمی ئیدارەی ئۆبامادا کرا هەم ڕێکەوتنەکە بە دیدگای ترامپ ڕێکەوتنێکی زۆر خراپ بووە و لە مێژووی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا خراپترین ڕێکەوتن بووە و هەمیش وای کردووە کە ئێران دەستکراوەتر بێ لە زیاتیەوەی کە ئێران بچێتەوە ناو چوارچێوەی سنوورەکانی خۆی بۆیە ترامپ بە شێوەیەکی ڕوون و ڕاشکا و 12 مەرجی دیاری کرد لە سەرزاری مایک پۆمپیۆ کە لە ساڵی پار دەتوانم بڵێم ساڵێک بەر لە ئەمڕۆ کە لە ڕێکەوتنامەی پێنجکۆیەک ئەمریکا تاکلایەنان هاتە دەرەوە بەڕوون و ڕاشکاوی پەیامیی بۆ ئێران نات گوتی ئێوە دەبێت ئەم 12 مەرجە جێبەجێ بکەن و ئینجا بێن لەسەر مێزی گفتوگۆ دابنیشن و بۆ ئەوەی کە بتوانن ڕێکەوتنێکی نوێ مۆر بکەن ئەم ڕێکەوتنش دەبێت لە بەدڵی ئەمریکا بێ یاخود بە شێوازێک بێ کە بەرژەوەندەکانی ئەمریکا لەم ناوچەیە بپارێزێ اینجا ئامانجی سەرەکی ئەمریکا لەم جۆرە فشارانە هەم ئابووری و هەم سەربازی و هەم کۆکردنەوەی ئەم هێزە سەربازی زۆرێک لەم ناوچەیە کە دەبینین کە ئێستا گەورەترین کەشتی ئەمریکا بە ناوی ئەبراهام لینکۆڵن ئێستا خەریکە بگاتە کەندا و ئەوە بۆ ئەوەیە کە ڕەفتاری ئێران بگۆڕێ بۆ ئێران بخاتەوە ناو سنوورەکانی خۆی بۆ ئەوەیە کە چیتر ئێران ئاسایشی ئەم ناوچەیە نەخاتە مەترسیەوە و هاوکاری ئەم هێزانە نەکات کە لە لیستی تیرۆری ئەمریکا دانیا خود بە دیدگای ئیدارەی دۆناڵد ترامپ ئەم هێزانە هێزی تیرۆریستین و ئێران بۆتە پاڵپشتی سەرەکی ئەم هێزانەوە دەبێت ئەوەشمان لەبیر بێ کاک حەچیم دۆناڵد ترامپ لە یەک لە تویتەکانیدا باسی لەوە مێژووی 40 ساڵەی ئێرانی بە مێژووی تیرۆر ناوزەت کرد و پێی وایە کە ئێران ئەگەر لەم جۆرە مامەڵەیە بەردەوام بێ ئەوە بەدڵنیاییەوە لەلایەن ئەمریکاوە بەرەنگاری گورزی کەمەرشچێن دەبێتەوە و ئێرە پێم وایە کە ئیدارەی ترامپ سڵ ناکاتەوە لە بەکارهێنانی هێزی سەربازیش دەکات ئەگەر ئێران بیاوێ کە بەرژەوەندەکانی ئەمریکا کاتە ئامانج یاخود وەکو ئەو دەستگا مخابڕاتیانی ئەمریکا لەم چەند ڕۆژە باسییان کرد کە ئێران بەتەمایە لە ڕێگای پرۆکسیەکانی لە ڕێگای ئەو هێزانەی ناومان هێنان لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست واتە بە شێوەیەکی ناڕاستەوە خۆ ئەم هێزانە بەکاربێنێ بۆ لێدانی بەرژەوەندەکانی ئەمریکا بۆیە ئەمریکا لە ئامادەباشیدایە بۆ ئەوەی کە بەرەنگاری هەر هێرشێک بێتەوە لەلایەن ئێران بێت لەلایەن یاخود لەلایەن ئەو هێزانە بێت کە بە شێوەیەکی ناڕاستە و خۆ ئێران پاڵپشتیان دەکات. بەڵێ سوپاس دەکەین دواتە گەرم بۆ لای بەڕێزت کام گەرم بۆ لای بەڕێزت سەبارەت بەوەی کە وتوێش ڕێزت یانی وتوێش بە دوور دەزانی بەڵام بە دیاری کراوی ئێستا مەسەلەن ئێرانیش مەرجی هەیە ئەمریکاش مەرجی هەیە بۆ توێش بەڵێ هەردوو لایەن مەرجان هەیە وەکەوەی کە باسمان کرد
ئەمریکا لە ڕێگەی ڕاگەیەندراوێکی دوانزەبەندیەوە دوانزە مادەییەوە مەرجی هەیە و ئێرانیش لە ڕێگەی ئەوەی کە ئەمریکا یەکەم بێتەوە ناو ڕێکەوتن نامەکە و دووهەمیش داوای لێبوردن لە ئێران کە ئەو کاتێران ئامادەیە لەگەڵی دانوستان بکات. بەڵ یعنی ئێستا بڵین ترامپ داوای ڕێکەوتنێکی نوێ دەکات لە ئێرە؟ ترامپ ئێستا لەم یەک دوو ڕۆژە ڕاگەیاندنەکان زیاتر باس لەوەیەکەن و بڵێن ژمارە تەلەفۆنێکی تایبەتی خۆی داوە بە نوێنەرانی باڵێزی سویسرا لە تاران بەڵێ باس لەوەیەکە کە ئەم ژمارە بدرێ بە بەرپرسە ئێرانیەکان هەر کاتێک ویستیان ئامادەن بۆ دانوستان ئەوە ڕاستەوخۆ پەیوەندی بەخۆیەوە بکەن یعنی هیچ نێوەنگیریەک لەم نێواندا نەبێ بەڵام بەڕاستی ئەمە کەمێک سەختە و ئامانجی ئەمریکایش لەم فشارانە هەر ملکەس پێکردنی ئێرانە بەوەی کە ئێرانی ناوێت یعنی ئێرانێکی بەهێزی لە ناوچەکە ناوێ و ناشێوێ ئێرانێک بڕوخێت چونکە ئێرانی هەمیشە ئەوێ بۆ ترساندنی دەوڵەتە عەرەبیەکان و ناشێوێ ئێرانێکی بەهێز هەبێت لە ناوچەکە کە ترسی لە بەرژەوەندیەکە ئەمە بسەرن ببێت بە مەترسیەک بۆ سەر بەرژەوەندیەکانی خۆی لە ئەمریکا هەمیشە لەسەر دوو بڵین تەرازوکارەکە تەرازویەکیان چەند دێ سەنگین بکە ئەوەنە بەرامبەرەکەی کە بۆ خۆی سەنگینیەکە بۆی تەوازون بن لە ئەگەر بگەڕینەوە بۆ کەمێک بۆ مێژووی ڕابردوو لە ململانەکانی لەگەڵ سۆڤێتە لە ساڵانی بڵین پێشووتر هاوکاریەکی زۆری عەرەب ئەفغانیەکانیە کردووە بردننی بەرەو ناوچەکانی ئەفغانستان و بۆ ململانێکردن لەگەڵ سۆڤێتی پێشوو و لە دواترش لەگەڵ رووسیا ئەمانەی بەکارەهێنا و توانی سوودێکی باشیشیان لێوەربگرێ ئێستش وەکوەوەی کە هەر لە سەرەتاوە ترامپ باسی لە ئەو وڵاتە عەرەبیەکان بەتایبەت وڵاتە نەوتیەکان شوبهاندنی بە دوور لە بەرنامەکە مانگایەک و کاتاوەک و شیریان تیابێیان دۆشێ کە شیریشیانتیان نەمەسەریانە بڕێ بۆیە بۆ دۆشینی ئەو وڵاتانە ئێرانی پێویستە و تاکە سەرچاوەیەکیش کە بتوانێت سوودیان لێوەربگرێ کڕینی نەوتیانە بە هەرزان و بەکارێنانێتی بەپێی سیاسەتی بڵین تەریب بە سیاسەتی ئەمریکا و فرۆشتنی بڕێکی زۆری چەک و چۆڵیشە کە بەو وڵاتانە کە ئەمە لە ڕووی ئابووریەوە سوودی بۆ ئەمریکا بێ و لە ڕووی پێگە و هەیمەنە و جوگرافیشەوە دەستی ئەمریکا لە ناوچەکە لە ناو ئەو وڵاتانەیە ئەبێت وەک دژایەتیەک بۆ ئێران باشە بەس ئەوەی کەندێک مثلەن چاودێر مثلەن باسی ڕوبەڕووبوونەوەی سەربازیەکان پێ وایە ئەمە گەرێکی دوورە یاخود ئەو جەنگانەی کە ئەمریکا کردوونی لە ناوچەکە چ لە عێراق چ لە ئەفغانستان بە بەرژەوەندی ئێران تاو نەبوون؟ ڕاستیەکەی ئەوەیە سیاسەتەکانی ترامپ کەمێک شۆک ئاوەرە بۆ تەواوی دنیا و دوایەوەشی کە هاتووە بۆتە سەر کۆمار لە ئەمریکایە کۆمەڵی کێشەیەکی دروست کردووە تەنها لەگەڵ ئێران نییە جەنجێکی اقتصادی گەورەی لەگەڵ چین ڕێک خستووە و ئەو ئینە گومرجانەی کە لەسەر هاوردەی چینی بەڵێ پێناسە گومرجانەی لەسەر هاوردەی چینی هەیبوو بە وڵاتەکەی و بەبێ پرسکردن بە هاوپەیمانەکانی لە ڕێکەوتن نامە ئەتۆمیەکە هاتە دەرەوە ململانیەکی لەگەڵ رووسیا دروست کردووە و لەلایەکی کەوە ئەوێ لەگەڵ کۆریای باکوورە دانوستان بکا و ڕێک بکەوێ لەبەرەوە کردارەکان و ڕەفتارەکانی ترامپ کەمێک شۆک ئاوەرن و لە ناکاویشن ئەگەر بە پێی پێشببینی و توێژینەوە و مەسەلەن هەڵسەنگاندنەکان بێ پێکدادان لەگەڵ ئێرانە بەرژەوەندیەکانی ئەمریکا زۆرە خاتە مەترسی و ئەمریکاش تا ڕادەیەکی زۆر خۆی لەو پێکدادانە پارێزێ و بەم چەند سەعاتی پێشوەش باز لەوە کرا لە ئەم ڕناردنی ئەم کەشتیەی کە بۆ ناوچەکانی بڵین گەر و یورمز و بۆ کەنارەکانی کەنداوی عەرەبی کەنداوی بەپی مێژوەکەی بڵین کەنداوی فارسی باس لەوە کرا ئەمە پلانێکی پێشوەختەیە و هیچ پەیوەندی بەم ناکۆچیانەی نێوان ئێران ئەمریکاوە نییە و بەڵکو ئەمە بەرنامە پلانێکی درێژخایەنی ئەمریکایە ئەم کەشتەی ڕەوانەی ئەو ناوچانە کردووە و لەگەڵ ئەم فشارە توندانی کە هەیەی بۆ سەرێران ئەبینین ژمارە تەلەفۆنەدا باز لە ئامادەبوونی دانوستانەکە باس لەوە کە ئێمە نامانەوێ ئێران بڕوخێنین و بە دوای بەدیلەوە نین بۆ وڵاتی بڵین حکوومەتێکی دیکە لە جێگەی ئێران لە بەرامبەریشا ئێران ئەم وتانەی ئەم یعنی ئەم ڕەفتارە شۆکاوەرانەی ترامپی زۆر جێگە سەرنج گرتووە لە تازەکی لە وتاری تازەکی خامنەی ئەڵێ من دەمێکە ئەمە هوشیاری ئەدەم بەوەی کە ئێران نابێ هەرگیز متمانە بە ئەمریکا و بە تایبەتیش بە خودی ترامپکە لەبەرەوە ئەم کشانەوانەی لە ڕێکەوتنامە ئەتۆمیەکەی بڵین لەگەڵ ئێرانە پێنجکۆیەک لەگەڵ ئێران وای کردووە ترامپ تا ڕادەیەک متمانەی هەم ناوخۆیی هەم نێودەوڵەتیشی نەوێ بۆیە پێشبینیەکان بە پێکدادان ڕووبدایانە کەمێک سەختە بەڵام من وەک خۆم بە دووری ئەزانم باشە بەس بەرژەوەندیەکانی ئەمریکا چین مەسەرن
ئەگەر ئێران دەتوانێت بیان کاتە ئامانج بوونەوە چی بەرژەوەندێکی ئەمریکا بتوانێت لە خۆڕەڵاتی ناوەڕاست بکەوێتە ئامانجەوە. ئەمریکا لە هەموو نەوڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست پێگەی سەربازی ئابووری سیاسی بەهێزی هەیە. هەر بۆ نمونە گەر باسکەین لە هەرێمی کوردستان باز لەوە کرا کە گەورەترین کۆنسۆلگەری یا کۆنسۆلگەری ئەمریکا لە هەولێر دروستەکرێ لە بەغداد پێگەیەکی بەهێزی هەیە کە لە پشتی پەردەوە تا ڕادەیەک حکمی عێراقەکە و لە ئەفغانستانەوە کە تالیبانی ڕوخان کاریگەریەکی زۆری هەبوو لە تەواوی وڵاتانی عەرەبی پەیوەندی بەهێزی لەگەڵیان هەیە لەبەرەوە و لە تورکیا لە ماوە پێشوە هەرچەند تێکیە و لەگەڵ ئیسرائیل کە وەکو چاوی ئەمریکا لە ناوچەکە سەیرەکرێ بۆیە بەهێزبوونی ئێران مەترسیە بۆ سەر هەموو ئەمانە و بە تایبەتیش ئیسرائیل بۆیە ئەمریکا ئامادە نییە ئێرانێکی بەهێز لە ناوچەکە قبولێکی جوولەکە لە پشتدەم سیاستانی ترامپەوەیە هیچ دووری بۆ مەڕۆ بە تایبەت ئەو دژایەتیە توندیەی کە ناتانیاهۆی کا بەرامبەر بە ئێران و پشتگیری هەموو هەڵوێستێکی توندی ترامپ لە بەرامبەر ئێرانەکە یەکەم کەسێکە ڕایەگەیەنێکە ئەم سیاسەتانەی ترامپ هەیەی بەرامبەر ئێران سیاسەتی دروستە و تەنانەت هەوڵی ئەوەدا کۆبوونەوەی هاوپەیمانێتی نێودەوڵەتی لە دژی ئێران دروست بکە بۆیە هیچ دوور نییە یەکێک لەو لۆبێ بەهێزانەی کە لە پشتی پەردەی ترامپەوە بێ بۆ ئەم کارانەی دژی ئێران خودی ئیسرائیل بێ. با سوپاس دەکەم کاکێ کارۆخ بگەڕین و لای بەڕێز سەبارەت بە سزاکان ئەو سزانەی کە خراونەتە سەر ئێران تاکو ئێستاەوەی کە لە ساڵی ڕابردووەوە بە دوو کۆنا خراونەتە سەر ئێران یعنی چی بوون ئێستا بە تەواوەتی ئەم سزایانە توانراوە ئەمریکا توانیوێتی ئەم سزا ئابوووریانە جێبەجێ بکات و کاریگەریکەشی پێ دوایە لەسەر دەسەڵات و یاخو لەسەر خەڵکی ئێرانەوە زیاتر. بڵێ دیارە لە دوای هاتنە دەرەوەی ئەمریکا لە ڕێکەوتنی پێنجکۆیەک لە 8 ئایاری ساڵی 2010 ساڵی ڕابردوو و لە قۆناغی یەکەمدا ئەمریکا هەندێک سزای هاویشتە سەر ئێران لە هەفتی مانجی ئابی 2010 و دواتر سزای بانچی بوون دواتر لە 4 مانجی 11 2010 سزای سێکتەری وجەی هاویشتە سەر ئێران و ڕێگەری کرد لەوەی کە ئێران مامەڵەی نەوتی لەگەڵ وڵاتانی دەرەوە بکە بەڵام 8 وڵاتی بەدەرکرد لەم سزایانە تاوەکو ئەوان ئەلتەرناتیڤێک دەدۆزنەوە بۆ خۆیان لە ماوەی 6 مانگدا دیارە بینیمان کە لە دەڕۆژی ڕابردوو بە تەحدید لە 2 مانجی 5 ئەمریکا هیچ مەجای نێشتەوە بۆ هیچ وڵاتێک کە مامەڵەی نوزە و نەوت لەگەڵ ئێراندا بکە و ئامانجی ئەمریکا لەم سزایانە ئەوەیە کە ڕێژەی هەناردەکردنی نەوتی ئێران بگەێنێتە سفر و بە هیچ شێوەیەک ئەمریکا نایڵێک کە هیچ وڵاتێک نەوت لە ئێران بکرێت دوای 2 2019 و دیارە مەبەستی ئەمریکاش ئەوەیە کە بڕبڕی پشتی ئابووری ئێران بشتێنێ و ئێران نەتوانێت کە نەوت هەناردەی دەرەوە بکە و پێداویستێدارەکانی بەدەست بێنێت چونکە نزیکەی 50 میلیارد دلار لە بودجەی ساڵانەی کۆماری ئیسلامی ئێران احتیمال دەکاتە سەر نەوتی هەناردەکراو و جگە لەوەش وایە پێشتر نزیکەی 2 ملیۆن بۆ 3 ملیۆن و بەرمیل ڕۆژانە ئێران هەناردەی دەرەوەی دەکرد بەڵام ئێستا بەهۆی قەدەغەکردن و بەهۆی ئەم سزانەی ئەمریکاوە ئێستا ڕێژەی هەناردەکردنی نەوتی ئێران گەیشتۆتە ملیۆنێک بەرمیل لە ڕۆژێکدا و لە قۆناغی سێمیشدا کە چەند ڕۆژێک بەر لە ئێستا دۆناڵد ترامپ ئیمزای لەسەر ئەم سزایانە کرد کە قۆناغی سێمی سزاکانی ئەمریکا بۆ سەر ئێران ئەویش سێکتەری کانزەکانی گرتەوە وەکو مز و پۆڵا و ئەلمنیۆم و هەتا دوایی و هەموو ئەم سێ قۆناغی ئەمریکا مەبەستێتی کە ئێران وەکو باسمان کرد ڕفتارەکانی خۆی بگۆڕێەوە لە چوارچێوەی سنوورەکانی خۆی دەرنەچێ و دەبێت لە بیریشمان نەچێ کە کۆشنەر کە زاوای دۆناڵد ترامپە کە خۆی جوولەکەیە بە ئەسڵ دەیەوێ بەهۆی کاریگەریەکانیەوە کە خەریکن لەگەڵ دۆناڵد ترامپ و لەگەڵ لۆبی ئیسرائیلی لە ئەمریکا ئیش لەسەر ڕێکەوتنێکەکەن کە پێی دەڵێن دیل of the century یعنی ڕێکەوتنی سەدا کە ئەم ڕێکەوتن لە چارچەوەی ئەم ڕێکەوتنەدایە ئەوەی کە تا ئێستا ئەم ڕۆژنامەی واشنگتن پۆست و نیویۆرک تایمز و ئەوانە کە هەندێک لە فەقەڕی ئەم ڕێکەوتنامەیان بدەستکەوتووە و کەشفیان کردووە ئەوەیە کە قەڵەمڕەوی ئیسرائیل لەم ناوچەیە زیاد دەکا و خاچی فەڵەستین و خاچی ئوردن و خاچی سووریا و هەروەها بەشێک لە خاچی مصریش بەگوێرەی ئەم ڕێکەوتنەکە بە ڕێکەوتنی سەدە ناسراوە
دەدرێت بە ئیسرائیل و قەڵمڕەوی ئیسرائیل لەم ناوچەیە بەهێز دەبێ و ئەمەش بە پشتگیری وڵاتانی کەندا و بەتایبەت سعودیە و محەممەد بن سلمان کە دیارە یەکێک لە مەرجەکانی محەممەد بن سلمان ئەوە بووە کە باز دەکرێت لە ڕۆژنامەکانی ئەمریکا ئەوەیە کە سەرەتا ئێمە ڕازی دەبین بە ڕێککەوتنی سەدا بە مەرجێک ئێران بە مەرجێک ئەمریکا ئێران خاتەوە سنوورەکانی خۆی و یەکەم زەربەی دۆناڵد ترامپ وەکو پێشمەرجی سعودیا بۆ بەشداربوون لەم ڕێککەوتنی سەدەیە ئەوەیە کە گورزێک بۆ شوێنێ بۆ ئێران و ئێران لاواز بکات تاوەکو ئەم هەژمونێکە هەیەی لە ڕۆژهڵاتی ناوەڕاستی یاخود ئەو مەترسیانی ئێران هەیەی لەسەر سعودی وڵاتانی کەندا و لاواز بێ اینجا ئەوان ڕازی دەبن بە ڕێککەوتنی سەدا. اینجا دۆناڵد ترامپ لەگەڵ کۆمەڵێک لە ئەو کەسانەی کە لە کۆشتی سپی لەگەڵینە جۆن بۆڵتنە مایک پۆمپیۆیە مایک پێنسە کە ئەمانە پشتگیری سەرسەختی دەوڵەتی ئیسرائیلن هەمووشیان زۆر توندڕەون بەرامبەر بە ئێران هەمویان دەیانەوێت کە بەڕاستی دۆناڵد ترامپ سڵ نەکاتەوە لە بەکارهێنانی هێز ئەگەر پێویستی کرد بەرامبەر بە ئێران بەڵام نابێت لە بیریشمان بچێ وەکو میوانە بەڕێزەکەش ئاماژەی پێکرد کە ئامانجی ئەمریکاوە نیە لە ئێستادا ڕژێمی ئیسلامی ئێران بە تەواوی بڕوخێنێت چونکە ئەلتەرناتیڤ و بەدیلی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران نییە ئەم لایەنە ئۆپۆزیسیۆنانی کە لە ئێران هەن ئەوەندە ڕێکخراو نین کە ئەمریکا گرەوی لەسەر بکە و ڕژێمی ئێران بڕوخێنێ و ئەوان بێتە شوێنی چونکە هەم کوردەکانی خۆمان بەداخەوە و هەمیش فارس و لایەنەکانی تر لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئەوەندە ڕێکخراونین کە ببنە ئەلتەرناتیڤ بۆ ڕژێمی ئیسلامی ئێران بۆیە تەنها لە ئەجندای ترامپ لە ئێستادا ئەوەیە کە ئێران لاواز بکە و بیخاتە چوارچێوەی سنوورەکانی خۆی و ڕفتاری بگۆڕێ بەرامبەر بە ڕۆژهڵاتی ناوەڕاست و بێتە سەرمێزی گفتوگۆ و دانوستان لەگەڵ ئەمریکا بکە بۆ ڕێککەوتنێکی نوێ کە ئەم ڕێککەوتنە لە بەرژەوەندی ئەمریکا و ئیسرائیلدا بێ. بەڵێ ینی پێ دوای ئێستا لەم مەسەلانە ئیسرائیل ڕۆڵی سەرەکی دەگێڕێت لە ئەو توندکردنی و سزایانە بۆ سەرێرە؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئیسرائیل ڕۆڵێکی سەرەکی و میحوەری دەبینێ لە ڕەفتارەکانی ترامپ لە دەتوانم بڵێم هەتا لە هاتنە دەرەوەی ئەمریکا لە ڕێککەوتنامەی 5 لە ساڵی ڕابردوو یەکەم وڵات کە دەستخۆشی کرد نەتەنیاهۆ و ئیسرائیل بوون کە زۆریان دەستخۆشی لە دۆناڵد ترامپ کردووە ئەوان بەڕاستی ئێستا لۆبی ئیسرائیلی لە ئەمریکا دەسڵاتێکی زۆر باڵای هەیە هەم لە دەرچوونی ترامپیش دەبێت ئەومان لە یاد نەچێ ترامپ بەهۆی پشتگیریەکی ڕاستە و خۆی لۆبی ئیسرائیل لە ئەمریکا لە ساڵی 2016 توانی کورسی سەرۆکایەتی ئەمریکا بەدەست بێنێ و هەروەها ئەم لێک نزیک بوونەوەی نێوان ترامپ و نێوان نەتەنیاهۆ و دەرچوونەوەی نەتەنیاهۆ دووبارە ئەمە بەڕاستی وا دەکات کە بەردەوام هاوکاریەکی تەواو هەبێ لە نێوانیان و ئێران تاکە تارگێت یاخود تاکە هەدەفی مشتەرەکە یاخود دوژمنی هاوبەشی ئەمریکا و ئیسرائیلە و هەمیشە ئیسرائیل تەشجیع و هانی ئیدارەی ترامپ دەدا کە بەردەوام بێ لە فشار خستنە سەر ئێران و بچووکردنەوەی ڕۆڵی ئێران لەم ناوچەیەوە بۆ ئەوی کە ئێران چیتر نەتوانێت کە ئەم تهدیداتی کە دەیکا بەرامبەر بە ئیسرائیل و بە ئەمریکا بیکات. بەڵێ ئەگەر بە کورتی وەڵامی و پرسیارەشمان دەیت دواتەگرەمە و لای بەرزت ئەمە وەکو بانگەشەیەکی هەڵبژاردننی دۆناڵد ترامپیش لێک دەدرێتەوە ئەم فشارانە ئێستا کە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا لە ساڵی داهاتوو بەڕێوە بچێت؟ بەڵێ دیارە هەڵبژاردننی ساڵی داهاتوو کە لە 2020دا دەکرێت بە تەحدید لە 6 2020دا هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا ئەنجام دەدرێتەوە و دۆناڵد ترامپ پاڵێوراوی پارتی کۆماریەکانە دووبارە بۆ ئەوەی کە 4 ساڵی تر کۆشتی سپی بەدەست کۆماریەکانەوە بێ دۆناڵد ترامپ هەر لە سەرەتاوە هەوڵی داوە کە یەک لە بەڵێنەکانی ئەوە بۆ کە لە ڕێککەوتنامەی 5 ڕێککەوتنامەی ئەتۆمی بکشێتەوە و هەروەها هەوڵی ئەوەی داوە کە کۆمەڵێک بەڵێنی داوە ئێستا دەتوانم بڵێم 180 بەڵێنەکانی جێبەجێ کردووە و چاوی لەوەیە بۆ 4 ساڵی تریش کۆشتی سپی بەرنەدا یاخود هەر لەسەر کورسی کۆشتی سپیدا بنیشێ و بەردەوام بێ و بێگومان بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەم فشار و مامەڵەی دۆناڵد ترامپ ڕێگای سزا ئابوووریەکانەوە لەگەڵ ئێران کاریگەری دەبێت لەسەر دەنگدەری ئەمریکی بۆ ئەوەی کە دووبارە متمانە بە ترامپ بکەنەوە چونکە ترامپ
بەڕاستی دەیەوێت کە ئێران وەکو دژمنی سەرسەختی ئیسرائیل و ئەمریکا لەم ناوچەیە لاواز بکە و ئەمەش وا دەکا کە بەدەنگدەری ئەمریکی بڵێ کە من خاوەن بەڵێنم و دەمەوێت کە بەڵێنەکانی خۆم جێبەجێ بکەم و پێم وایە کە دەتوانێت دووبارە متمانەی خەڵکی ئەمریکا بەدەست بێنێتەوە. سوپاسان دەکەین بەڵێ بینەرانی بەڕست ناوەڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت گەڕان بە دوای تامێکی نایابوو بۆنێکی جیاو بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشتری بەخشن. باشترین جۆرەکانی بەهارات هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆش باشترین بەرهەم دەهێن و چێش دەدات بە ژیان. بەهاراتی ئالین هێمای سەرکەوتن. لە دەستپێشی ڕۆژدا کوبێک چای مەلیک پڕت دەکات لە وزە. لەسەر کار و لە کاتی پشوو تەنیا کوپێک چای مەلیک باسە بۆەوەی بە درێژایی ڕۆژ ئاسوودە بیت. چای مەلیک بە هەموو جۆرەکانی بۆندار و بێبۆن و هێلدار با کێشی جیاواز لە بازاڕەکانی کوردستان و عێراق بەردەستە. کۆمپانیای بورهان خاوەنی فەرمی چای مەلیکە. کۆمپانیای بورهان هەرزانی لە نرخ و بەرزی لە کوالێتی. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. زەیتی ریزی کە لە کەپەکی برنج بەرهەم هاتووە هەڵدەستێت بە دابەزاندنی ڕێژەی کۆلیسترۆل و فشاری خوێن، ڕێگرە لە قەڵەوبوون، ئۆمێگا 3 ئۆمێگا 6 و ئەنتی ئۆکسیدی تێدایە، بەسوودە بۆ پێست و ڕێگرە لە دەرکەوتنی نیشانەکانی پیربوون. بەکاردێت بۆ چێژلێنان و سوورکردنەوە و دروستکردنی زەڵاتە. ڕێکخراوی تەندروستی نێودەوڵەتی هانی خەڵک دەدات بۆ بەکارهێنانی زەیتی ریزی. زەیتی ریزی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەیتێک لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بەتام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. لەوێت بینەرانی بڕێز کاگەر کامگەرم وڵای بەڕێزت بەر لەوەی کە بچینە سەرەوەی کە ئەم سزات ئەسیرێک لەسەر خەڵکە بۆ سپارد بە سەردانەکەی هەفتەی ڕابردووی وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ عێراق هیچ پەیوەندێکی بەم فشارانەوە بوو کە ئێستا ئەو ئاڵۆزیانەوە بوو کە ئێستا لەنێوان ئێران و ئەمریکا هەیە؟ هەر لە هەفتەی ڕابردووە بوو ئەو کۆمەڵی عولەمایان لە دیالە ڕایان گەیان کە ئەگەر ئەمریکا لە دژی ئێران هەر هەنگاوێکی سەربازی بنێ ئێمە ئەعلانی جیهاد دەکەین و هەندێک وەکو باسەکرا هەندێک گروپی دیکەی ئامادە بوون کە ڕاستەوخۆی هێرش بکەنە سەر بەرژەوەندەکانی ئەمریکا لە عێراق. هەرەمەش بوو کە عنی زۆرێک باس لەوەکەن کە ڕاستەوخۆ پۆمپیۆ گەیان دۆتە عێراق و لە لێدوانێکیشی لەم هەر ئەمڕۆ بوو کە باس لەوەکە ئەگەر لە ناو سنووری خاچی عێراقا هێرش بکرێتە سەر هەر بەرژەوەندیەکمان ئەوە دوور نییە ئێمە تۆڵەی ئەو زیانانە لە ناوخۆی ئێرانە بکەینەوە. یعنی ئەمە
هەڕەشەیەکی زۆر مەترسیداری گروپە ناوخۆییەکانی عێراق بۆ بەرژەوەندەکانی ئەمریکا و هەر ئەمە ژوای کردووە کە تۆڵەی ناوخۆی زیانەکانی ناوخۆی عێراق لە ناوخۆی عێراق. بەڵێ پێ دوایە دووبارە بابەتەی دەرکردنی هێزە بیانەکان لە عێراقا دووبارە زیندوو بێتەوە لە سەروبەندی ئەم گەمارنی توندبوون و ئەو گەماروانی سەر ئێران لەلایەن ئەمریکاوە. خۆی هێزە بیانەکان لە عێراقا دوو ئەگەری هەیە لەلایەکەوە ئێران زۆری پێ باشە بێ چونکە بەشێکی کۆپۆزیسیۆنی کوردی ئێران لە ناو عێراقانەوە بۆ خۆمان نەزانین ینی پێی باشەوە هەتا ویستیشی لە ساڵانی ڕابردوو لە پەرلەمانی عێراق ئەمە بکاتە یاساوە و گروپانە دەربکە هێزە نێودوڵەتەکان نیە هەر بۆ هێزە نێودوڵەتەکانی ئەڵم لە دوو لاوە سوودی ئێرانە یەک لەوەی گروپە ئۆپۆزیسیۆنەکانی لە عێراقا نامێنێ دوو بەهۆی ئەوەی کە ئەو هێزە نێودەوڵەتیانەی کە هەن لە ناو عێراقەوە بە تایبەتی هێزەکانی ئەمریکا و بەشێکی زۆری هێزەکانی ئێرانیش بەڵام هێزی ئێران ڕاستەوخۆ نەهاتوەتە عێراقەوە بەڵکو لە ڕێگەی ئەو گروپە شیعانەی کە لە ناو عێراقا هەیە توانیوەتی کاریگەری خۆی زیاتر بسەلمێنێ و بە تایبەتیش گۆڕینی کازمی قومی کە یەکێک لە باڵێزە پێشوەکانی ئێران لە عێراقا ئەو زیاتر کەسایەتیی سیاسی بوو بەوەی کە ئێستا ئیرەجی مەسجدی هەیە بووەتە باڵێزی ئێران ئیرەجی مەسجدی لە دەورانی جەنگیێران عێراقا یەکێکە لە دامەزرێنەران و گفتوگۆکارانی ئێران لەگەڵ پارتە ئۆپۆزیسیۆنە عێراقیەکان هەم کوردەکان و هەم عەرەبەکان و هەم گروپە بڵین مەجلیسی عەلا و گروپە شیعەکانی دیکە کە لە دژی عێراق بوون بۆیە عێراق هەم ئێران هەم لەلایەکەوە سوود وەرەگرێ لەو بڕیارە ئەگەر لە ناو عێراقا هەبێ بۆ دەرکردنی هێزە بیانیەکان بەڵام لەلای تۆ بەرباس جارێکی تر ئەمە گەرم بێتەوە لە عێراق ئەمە کەمێک بە دوور ئەزانم چونکە عێراق بەگشتی ئێستاچێ ئەو سیاسەتە تایە وەکو دەوڵەت ئەو سیاسەتە تایە ڕوونترەکە لە نێوان ئەم هەڵوێستەی ئێران ئەمریکایە بێلایەنیەک هەڵبژێرن کە هەم بتوانن مامەڵیان لەگەڵ ئەمریکایە بێ و هەم لەگەڵ عێراقیش. باش ئەی سەبارەت بە ژیانی خەڵک ئەم گەماروان کاریگەری لەسەر ژیانی خەڵک لە ئێران هەبووە. وەڵای ئەمە خۆ زۆر ڕوونە کە سەردەمی عێراق گەمارۆکان خرانە سەر وڵاتی عێراقیش بەرپرسێکی عێراقی هەژار نەکەوت. ئێسێژەم گەمارۆیانە لەسەر حکوومەت بەگشتی هەیە بەڵام زیاتر لەوە لە ناو خەڵکا ڕەنگیاوەتەوە تۆگەر هەر سەیری کاڵا خواردەمەنیە زۆر زەروریاتەکانی ڕۆژانی خەڵک سیر بکەیت لە ناو ئێرانە بە ڕێژەیەکی زۆر بەرز بووەتەوە باس لەوەیە کرێکە هەتا تەبەقی هێلکە گەشتۆتە 35,000 تمەن لەبەرەوە ئەمە بۆ ناوخۆی خەڵکی ئێران بەڕاستی کاریگەری زۆری هەبووە و هەرچەند یەکێک لەو سیاسەتانەی ئەمریکاژەوەیە کە فشارێکی زۆر بخاتە سەر ئێران کاریگەری لەسەر خەڵکەکە دروست بێ خەڵکەکە فشارێک بخەنە سەر دەوڵەتی ئێرانی کە من بەڕاستیەوە بە دوور ئەزانم چونکە لە هەر وڵاتێکە خەڵک لە هەر وڵاتێکە خەڵک فەقیرتر بوو لاوازتر بوو ئەگەری بەرەنگاربوونەوەی کەمترە بێ نمونە خەڵکی کۆریای باکوور خەڵکی عێراق لە کۆن سەردەمی سەدام کە هەژار بوو لەم قەیرانەی خۆشمانە ئەوەنەی کە خەڵک لە کاتی موچەی باشە هەڵوێستیە بوو ئەوەنە لە کاتی قەیرانەکە ئەو هەڵوێستانەی نەبوو بۆیە ئەمە هەم کوشتنی دەنگی ناڕازی ناوخۆی ئێرانە چونکە زیاتر بیر لە بەخێوکردنی ماڵ و مناڵی خۆیە کاتەوە تا ناڕەزایی و بە تایبەت ئەو ناڕەزاییانش زۆر بە توندی لەلایەن حکوومەتەوە پەرچەکردداری توندیە بێت و ڕەدەدرێتەوە بۆیە ئەو کاریگەریانە بەڕاستی بەڵێ لە ناو خەڵکی ئێرانی کاریگەری زۆری هەبووە و زۆریش دەرکەوتووە بەڵام بۆ حکوومەت هەتا ئێستش ئەو کاریگەریانەی کە وەکو چاوەڕێکرا دەرنەکەوتووە. سپاس دەکەم کاک کارۆخ ئەگە بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بە مامەڵای عێراق و هەرێمی کوردستان تاکو ئێستا چۆن بووە لەگەڵ ئەم ئاڵۆزیانەی نێوان ئێران و ئەمریکا. بەڵێ پێم وایە کە تاڕادەیەکی باش هەم عێراق و هەم هەرێمی کوردستان وستیویانە کە باڵانسێک ڕابگرن لە نێوان ئێران و لە نێوان ئەمریکا بۆی کە بەڕاستی خۆیان بەلایەکدا نەدەن و تووشی زەرەر نەبن چونکە بەڕاستی ئەو ململانەیانە ململانەی قورسن و پێم وانییە کە هەم عێراق و هەم هەرێمی کوردستان بە خۆیەکلاکردنەوەیان یاخود چوونە پاڵێ یەکێک لەو دوولایەنە بەڕاستی زەرمەند دەبن و تووشی لەوانەیە ئێمە چونکە بە حکمەوەی جیرانین و سنوورێکی دوور درێژمان لەگەڵ ئێران هەیە بەڕاستی کارەساتی لێ دەکەوێتەوە چ کورد یاخود عێراق بە شێوەیەکی گشتی خۆی بخاتە پاڵ ئەمریکا یاخود خۆی بخاتە پاڵ ڕژێمی ئیسلامی ئێران و لەبەرەوەیە کە عادل عەبدولمەهدی ئێستا خەریکە باڵانسێک ڕادەگرێت لە نێوان ئەمریکا و لە نێوان ئێران و پێم وایە ئەم هەوڵەشی تۆزێ قورسە چونکە بەڕاستی کاریگەری و هەژمونی مەزەبی ئێران لەسەر عێراق زۆر زۆرە و ناکرێ بەو ئاسانی ئەو بتوانێت ئەو باڵانسە ڕابگرێ و لەوانەیە لێشی قبول نەکرێت چونکە لایەن بەشێک لە لایەن سەرچیەکانی عێراق
بە شێوکی ڕاستەوخۆ لەژێر کاریگەری ئێراندان و دەیانەوێت کە هەمیشە عراق هاوپەیمان بێ لەگەڵ ئێران و ئەوە بوو کەم ئەمڕۆژ محەممەد جاواز زەریف و چەند جارێکیش تاکیدی لەوە کردوێتەوە کە چارەنووسی عراق و ئێران پێکەوە بەستراوە بەو مانایە کە عراق دەبێت پشتگیری ئێران بکە یاخود بەلایەنی کەم نێڵێ کە خاچ عراق بەکار بێ بۆ لێدانی گورزی سەربازی لە ئێران. بەڵێ ئەی ئەو سزانەی کە ئەمریکا خستبوونە سەر ئێران ئێستا عێراق لە مەسلەی نەوت و لە مەسلەی مامەڵەکردن بە دۆلار مامەڵە لەگەڵ ئێران دەکات تاوەکو ئێستاش ئەوە دەیەوە ئاگادار بن؟ بەڵێ تاوەکو ئێستا بەڵێ عراق نەیتوانیوە خۆی ئەلتەرناتیڤێک و بەدیلێک بدۆزێتەوە بۆ مامەڵەکردن بە تایبەت لە بواری وزە لەگەڵ ئێران و ئەمریکا لە هەوڵدا بووە و ئێستاش لە هەوڵدایە کە هاوکاری عراقکە لە دۆزینەوەی بەدیلێک و ئەمریکا پێشنیاری سعودیەی کردووە و لەسەر پێشنیاری ئەمریکاش لە مانجی ڕابردوو عادل عەبدولمەهدی سەفەری سعودیەی کرد و نزیکەی ببوورە 13 ڕێکەوتنامەی لەگەڵ عەرەبستانی سعودیە مۆر کرد بە مەبەستی ئەوەی کە بتوانێت قەرەبووی ئەم وزەیە بکاتەوە کە ئێستا لە ئێران هاوردەی دەکا و پێم وایە کە ئەمریکا دەیەوێت عراق هاوکار بێ لەگەڵ بڵێن هاوکاری و مامەڵەی وزە لەگەڵ سعودیا زیاتر بکە نەوەک لەگەڵ ئێران و مایک پۆمپیۆش بەڕۆن ڕاشکایی ئەو پەیامێگەاندۆتە حکوومەتی عادل عەبدولمەهدی کە لەلایەن ئەمریکا و قبول کراو نییە بە هیچ شێوەیەک عراق مامەڵەی وزە یاخود ئەو هیچ مامەڵەیەکە کە قەدەغەکراون لەلایەن ئەمریکاوە و ئەم سزانە ئەگەر هەر وڵاتێک عراق بە عراقیشتەوە بشتێنێ ئەم سزانی ئەمریکا بشتێنێ ئەوە ڕوبەڕۆی هەمان سزا دەبێتەوە لەلایەن ئەمریکاوە. بەڵایی بە سەبارەت بە هەرێمی کوردستان سیاست هەرێمی کوردستان لە چوارچەوەی عێراقدا بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو گەمارویانە خۆتان ئاگادارێمە چەند مەرجێکی فەرمیمان لەگەڵ ئێران هەیە. بەڵێ بەدڵنیاییەوە وەکو جەنابەت باست کرد سیاسەتی هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی دەستوری لە چوارچێوەی عراقدا مامەڵە دەکا و عراق بەرپرسە وەکو حکوومەتی ناوەند لە بڕیاری لەو شێوەیە کە مامەڵە لەگەڵ ئێران بکرێ بەڵام دەبێ ئەومان لە بەیاد بێ کە هەندێک مامەڵەی بازرگانی هەیە کە ڕێگا پێدراوە واتە سزاکانی ئەمریکا نایگرێتەوە ئاساییە کە هەرێمی کوردستان و عراقیش مامەڵەی لەگەڵ کاوەکو مامەڵەکردن بە خۆراک و بە دەرمان و بە هەندێک کاڵای ڕێگا پێدراو بەڵام بە شێوەیەکی گشتی کۆمەڵێک بابەت هەیە کە دەکەونە ناو کەتەگۆری و ناو قایمەی سزاکانی ئەمریکا کە ئەمە بەڕاستی ناکرێت هیچ وڵاتێک ئەم مامەڵەیە بکە چونکە ئەمریکا بەڕوون ڕاشکاوی ئەو پەیامەیە گەیاندۆتە سەرانی عراق و هەروەها دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانیش کە ئەگەر ئەم مامەڵەیە بکەن و سزاکانی ئەمریکا بشتێنن بەرامبەر بە ئێران ئەوە ڕوبەڕووی سزای قورس دەبنەوە لەلایەن ئەمریکا. بەڵێ بە دیاریکراوی ینی جگە لە کەرتینەوت یعنی ئەو مامەڵانەی کە قەدەغ کراون چین کە بازرگانیان پێوە بکرێت. بەڵێ طبعاً کەرتی وزە بە مشتەقاتیەوە بە هەموو بڵێن لێکەوتەکانیەوە قەدەغە کراوە مامەڵەی بانکی مامەڵەکردن بە دۆلار لەگەڵ ئێران قەدەغە کراوە و مامەڵەی هەموو جۆرە کانزاکان قەدەغە کراوە لەگەڵ ئێران و جگە لەوەی کە پێشتریش کۆمەڵێک مامەڵەی سەربازی ئەوە هەرچی پەیوەندی بە سێکتەری سەربازی ئەوە هەبێ ئەوە قەدەغ کراوە بە هیچ شێوێک ناکرێت هیچ وڵاتێک بەو مامەڵە لەگەڵ ئێران بکە و لەبەرەوەشە کە دەبینین بەڕاستی ئێران ئێستا تووشی تومەن تووشی داڕمانێکی زۆر بووە و ئابووری ئێران بەڕاستی تووشی شکست بووە و چاوەڕوان دەکرێت ئەم کاردانەوە خراپانەی زیاتر لێ بکەوێتەوە و وەکو کاگەرکانیش باسی کرد باجەکە بەداخەوە بە تایبەت خەڵکی سڤیلی هاوڵاتیانی ئێران دەیدەن. بەڵ سوپاس دەکەم کارۆخ کاگەرکان گەرم وڵای بەڕێزت سەبارەت بە مەسلەی دەرچوی دەرچوونی ئێران هیچ بەدیلێکی هەیە بۆ دەرچوون لەو گەماروانە یاخود ئەو کەتینەوت کە بە ئامانجگیراوە ئەمریکا باسی لەوکە نەوتی ئێران دەکات بە سفر توانی و تێمە بکات؟ طبعاً هەر لە دوای دەرچوونی ئەمریکا لە ڕێکەوتن نامە ئەتۆمیەکە وڵاتانی دیکەی کە سە بڵین 4 زایدەنیە کەماونەتەوە 5 زایدەنیە کەماونەتەوە لە ڕێکەوتن نامەکە رووسیا چینە و
فەڕەنسا بەریتانیا و ئەڵمانیایە سییانیان وڵاتانی ئەوروپیە دوانیشان ئەوە رووسیا و چینن ئەم پێنج وڵاتە ڕایان گەیان کە ئێمە لە ڕێکەوتنامەکە ناکشینەوە و هەڵی ناوەشێنینەوە و ئامادەین بە جێبەجێکردنی مادەکانیشەوە و هەندێک بەڵێنیان بە ئێراندا کە چەند ماوەیەک لەم یەک دوو شەوار ڕۆحانی قسەیە کرد ئەیوت چەند جارێک داوایان لێ کردوین یەک مانگێک فرسەتیان بدەین دوو مانگێک بیاندەین ئێمە ئەوە نزیکەی یەک ساڵە فرسەتمان داون مەجالمان داون ئەوان وڵاتانی دیکەی کە لە ڕێکەوتنامە ئەتۆمیەکە ماونەتەوە ڕێکارێکیان پێکهێنا بە ناوی ئینستێکس ئەم ئینستێکسە هەموو بەرهەمە فرۆشراوەکانی ئێران و مامەڵەکانی لەگەڵ ئەوروپایە وا بڕیار بوو بچێتە ئەو شێوازی کۆمپانیایەکی بانکی بوو کە پارەکانی ئێران بچێتە ئەوێ و بزانرێت کە ئەم پارانە چۆنچۆنیە گەڕێنرێنەوە ئێران وە یعنی شێوازێکی چاودێری لەسەر بێ و چۆنچۆنی ئەم پارانە سەرفەکرێ کە ڕۆحانی پێرەشەو لە ڕاگەیاندراوێکی یا لە وتارێکی باسی لەوە کرد کە ئەوروپا و وڵاتانی دیکە تا ئێستا پابند نەبوون ئەوروپا و رووسیا و چین مەبەستی بووە تا ئێستا پابند نەبوون بە جێبەجێکردنی مادەکانی دیکە بۆیە ئەویش دوو ڕێکاری ئێرانی هەڵپەسارد یەکێک لەوانە بڕیارە بە پێ ڕێکەوتنامە ئەتۆمیەکە ئاوی قورس ئەگەر 3.7 تەن بەرهەم بهێنرێ زیادەکەی بفرۆشێ بە وڵاتانی دیکە و یۆرانیۆمی پیتێنراویش لە 120 زیاتر ئەگەر بپیتێنرێ زیاوەکەی بفرۆشێ بە وڵاتانی دیکە بۆیە ڕۆحانی وتی ئێمە ئەم دوو ڕێکارە جارێ هەڵە پەسێرین زیادەکان نافرۆشین و خۆمان لە ناوخۆ بەکارهێنین و مۆڵەتی 6 ڕۆژێشیدا بە وڵاتانی کە لە ناو ڕێکەوتنامەکە ماونەتەوە وڵاتان ناو ڕێکەوتنامەکە ماوەتەڵوێستیان چییە لەبارەی ئەم گەمارە و ئەو هەڵەوزی کە لێمە هەردوو لا هەیە بەڵێ ئەوان هەڵوێستەکەیانەوە بوو بەریتانیا فەڕەنسا تەوان ئیدانەیان کرد کە ئێران نابێت ئەم زیادانەی کە بەرهەمە هێنێ نەفرۆشێ بەڵام رووسیا و چین بە شێوازێکی دیکە مامەڵیان کرد چینەوەی ڕاگەیان کە کاردانەوەکانی ئێران لە ئەنجامی سیاسەتی خراپی ئەمریکایە چونکە رووسیاش خۆی دردۆنگە لە ئەمریکا بەتایبەت ئەو پێناسە گومرجانەی کە هەیەی لەسەر کاڵاکان چین بڵێ و تورکیاش خۆی عفو رووسیاش ئەوەی این کرد کە هەموو مافێکی دا بە ئێران کە ئەگەر بڕیارەکانی ڕێکەوتنامە ئەتۆمیەکە لە بەرامبەری ئێران جێبەجێ نەکرێ ئەمە ئازادە کە هەر هەڵوێستێکی باشە بە سەبارەت بە بودجێ ئێران ئێستا کەنەوت توانراوە بکرێت بە سەفر بودجێ منوتی ئێران سەدا چەندی بودجەکە پێک دێن لە پرۆژە بودجەی ساڵی پارە تا 135 بۆ 40 اعتیماد کرا بوویە سەر بودجەی فرۆشی نەوت وترا کە ئەم ساڵ ئەگەر هەر یعنی ئازادیش بە فرۆشتنی نەوت ئێران هەوڵەدا ئەو فرۆشی نەوت کەم بکاتەوە و لایەنەکانی دیکە اقتصادی ئەوەی کە ئێستا 3-4 ساڵێکە لەسەر یەک مقاومەتی اقتصادی ئیرانی ئولگویە مەسرف یعنی ئەم شتانە کە وەکو دروشمی ساڵ مقاومە دەستکالەهای ئیرانی کە وەکو دروشمی ساڵ لەلایەن خامنەییەوە ساڵانە ڕاگەێنرا یعنی هەموو ئاماژەکانی ئێران بۆەوە بوو کە اقتصادێکی مقاومەتیان هەبێ و دروشمی ئەم ساڵیشیانە و فرۆشی نەوت کەم بکەنەوە کراوەتە بە سفر ئێستا توانراوە بکرێت هەواڵەکان باسییان لەوە کردم پێشەوەی کە بێم سیرێکیم کرد ئەڵێ لە ماوەی 24 سەعاتە هیچ کەشتیەکی نەوتی بەندەرەکانی ئێرانی جێ نەهێڵاوە زۆر بە کورتی سەبارەت بە هەڕەشەی داخستنی گەروی هورموس کە پێشتر لە ئێرانەوە دەکرا هەڕەشەی داخستنی گەروی هورمزیش هەر هەڕەشەیەکە کە ئێران بۆ ئەوە وای ڕاگەیەنەکە خۆی وەکو وڵاتێکی بەهێز و مسەیتەر بەسەر ناوچەکەیا بێ بەڵام داخستنی بەڕێی من بە دوور ئەزانم بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزان ئەرکان ئەحمەد جاف شارەزای کاروباری ئێران کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵ مام هێروا کە کار و خۆشنا و سەرۆکی نووسیت توێژنەوەی ئەمریکی کوردی کە لە هەولێرەوە لەگەڵ مابووی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بە هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ